کاک ڕامیز وەرە بایتر تەواوی کەین کچەکەم بەردە تەنانەت دواش کەوتومە کچم وەرە کچەکەت بگەوە لەکوێیە؟ لە ژوورەیە. کاگڕۆحی چاوەڕوانی مردنی دەکرد لەلایەک گیانی کاگڕۆحی لەلایەکیش مردنی لەسەر کورسیەک دانیشتووە وەک بڵێ حەزی بەم مردنە نییە. لە مەوجوە تۆ من دەخەوێنی؟ من دەتخەوێنم کچم. هەموو لە جێیەوە نییە باوکە؟ هەموو شتێک لە جێیە کچم. هەتا ڕامیز قەرەیسکی باوکت ما بێ کەس ناتوانێت دەست لێ بدا. دەی بخەوە. لە دەرەوەدا پیاومان داناوە. من هەڵم بژاردوون. لە شەڕ ڕێگاکانیش پیاومان داناوە. دایکم و ئەوان بادا. چەند کاتمان هەیە کاکە؟ ئەم شەو دێن. جای هەر لێدان و کوشتن و بڕینێک بوو تۆ لێرە ناجوڵیتەوە. هادێ بزانم پۆلیس تێگەیاندووە هیچ نەبێ بۆ ترساندنیان. هیچ پۆلیسێک لێرە نایەتە لامان تەپۆ. ئەرێ ڕێکخراوی پیرەکە چی دەکا؟ کەسێک نانێرێ؟ ئەوان ئێستا سەرقاڵی ئامادەکردنی مەیدانن. چی؟ چونکە ئاگر بەستەوا و تەپۆ مەیدانەکە بۆ خاڵۆ کەنعان ئامادە دەکەن. باشە بەس بۆ ئیمڕۆ؟ یەکەم جار بوو کەنعان بێ بەرگری بمێنێتەوە. خەریک و بیکوژین. لەمانە گەڕێ ئەسەل. ئەیشان کوڕم ئەو ئاشقی ئەیشان بۆ تەواو لەبەرەوە ئێمە دەکوژێ. بابمان کوژێ چونکە ئەگەر نەمان کوژێ ئێمە ئەیشان دەکوژین. عەلی سندان لە عەلیدا بەسە ئیتر بەسە بەرگریکردن لەو ژنە. ژنەکەن عالی ڕزگار کردو تۆ لێت گەڕا بڕوە. چۆن؟ ڕاستە کاکە؟ بەڵێ بەڵێ ڕزگاری کرد بەڵام ئەیشان خیانەتی لە کەنعان کرد. ئەویش لە ئێمە کەمتر لەو تووڕە نییە. عاشقی ژەوەندە گەورە مەکەن. ئەگەر بێت تۆ گەورەی نەکەی کێشەمان نابێت. هەر لێرە دەرچووی یەکسەر ئەیشان بە عەرزدا دەدەین. تێگەیشتی ئەزەن؟ یەکەم جار خۆشم ویستی دواتر پرسیارە کەوتە مێشکە. یعنی تۆ بەو ڕادەی ڕقل لە منە کە لەگەڵ ئەزەلدا تەڵەم بۆ دابنێیەوە؟ بەڵام نەمتوانی بیکەم. دڵم بەوە خۆشە ڕزگاری کردومە. تۆ گوێ بگرە. تۆ لە دڵم دەردێن مفرەت دەدەم. نازانم تۆ چۆن چوویتە ناو دڵمەوە. تۆ یاری بووی پیلان بووی کەی لەگەڵ من بووی. هیچ کاتێک. ها؟ تۆ دوژمنی منی هەمیشە دوژمنی من بوویتە هەمیشە. خەیانەتت لێم کرد. زۆر باشیش خۆت بدی بەیان لە دەرەوە چۆن ئەو کەنعانە گەورەگرانەوەکو پشی لە ڕای دەکرد. لە تۆ ڕزگار دەبم. خوشکی منت کوشت. تۆش دەکوژم. کەوایە بمکوژە؟ بمکوژە تا نەجاتم بێ. بۆچی وەستاوی؟ بەهارت لە من بر. بۆچی من هیچم لە تۆ نەکرد؟
بۆچی من هیچم لە تۆ نەکرد؟ بەڵام من دەیکەم من ئەو شتە دەکەم کە دەبێ بیکەم ئەگەر ناکەن ئەمبیچانی گەورە و ئەگەر ناچی دەبیە کەسێک نەفرەتم لێ نەکەی؟ دەبیە کەسێکی عاشقی من بۆ خۆت عاشق بووی دێمێکە بوویتە کەنعان هێشتا تێ نەگەیشتووی؟ مەیە قەت نەویست و عاشقی تۆ بم بەڵام تازە بووم ئەرزەن تۆ لە بنچینەدا عاشقێونی؟ ئەو منی ناوێ وا سێر مەکە ئاوە هەمیشە بەدوامەوەیە هەموو کەسێ عاشقمە بەڵام منیان ناوێ بەڵام تۆ هێشتا ئەوت خۆش دەوێ وانییە؟ دەیکەوایە چی هەڵدەبژێری؟ پرسیارە سەرێکێکە ئەوە نییە پرسیارە سەرێکێکە ئەوەیە چێ من دەبا چێ من قوبوڵ دەکا کەوایە پێشەوەی درەنگ بێ بیزانە دواتری جێکێکمان هەڵبژێرە ئیتر کاتمان لەبەردەست نەماوە بۆ ئاوا زوو هەستا تاکسیتان پێویستە؟ بانگی کەم؟ براکانی قەرەکایە گەیشتم دەست بەکار ئامادەن تا بەیانی کات دەیە ئەو بێ شەرەفانە بۆ نایەن دیارە نایەن هەوێ بن کاکە عەلی ئێستا جێژنانەیە پێدەدەم زە نابیتەکەوە ئەوە تا هاتن دەی با ببێتە بەهار خۆزگەت هەموو ساتبێ ئەوە چی دەکە کوڕەما؟ لەوێ چاوەڕێکە وتم لەوێ چاوەڕێکە کاکاری پلانێکم هەیە دەتێ گوێ بگری؟ هاوسەرگیریم لەگەڵ بکە دەچینە شوێنێکی دوور پارەم هەیە بەشی هەردووکمان دەکا بەشی هەرسێکمان دەکا ئۆتێلی بچووک دەکڕین گەورەی دەکەین دواتر خوا کەریمە ڕازی دەبی؟ هاوسەرگیری چی؟ هەردوێ نەبوو کەنعانە دەستگار کرد خیانەت لە هەموو کەسێک دەکەی لە هەموو شتێک ئەو قسانە کۆتاییان نییە پلانێکت پێشکەش دەکەم ئەو دوانەمان دەیکەی؟ خۆزگەوەندە ئاسان بووایە لە هەمووی ڕوونتر تەنها ئەمەیە ئێمە هەڵدەگری و بە فڕۆکە ڕادەکەین هەر ئەوەندە دەیکەی؟ هەرگیز
تۆ عاشقی لە نێوان ئێمەدا شتێکێ ئاوا هەرگیز تاوا نابێ کەسانێکی ترمان خۆش دەوێت بەڵام وەکو ئەو دوانەمان نابێ ڕاست نییە ساڵانێک تێپەڕێن بەڵام کاتێک دەستمان بە یەکتر دەکەوێت هەموو شتێک دەوەستێ ماوەستە یەک جاریش بە ڕاستی بڵێ ئەزەر ڕاستە بەڵام بۆ دوجار لێ پرسنەوە پێیکەی ئەم سەتانە دەژین کە بەیەکۆ نەژیانین سواری ئۆتۆمبیلەکە بە دەیکەی ئەزەل ئەو عشقەی لە من و تۆدا هەیە ڕۆژێک هەردووکمان دەکوژێ ڕۆژێک بەڵام ئێستا نا لێمگەرە با دوکوشەش لێمگەرە ماکە کاکە علی دوورکەوە کوڕەبەرم دە چۆن نیکەم چۆن هەر ناکۆتایی پێبێنە لەگەڵ ئەو شتە بەچە کاکە علی تا مردن لەگەڵ ئەو شتە کۆتایی نایە چۆن کۆتایی نایە کوڕە سەیرکە بۆ ئۆتۆمبیلەکەی کەنعان هاتووە چی بوو چی بوو هەست بە شتێک کردووە ئۆتۆمبیلەکەی کەنعان